لە دەبەرێکی کە بەتایبەتی ئەوەی کە ئێستا لێرە دەگوزارێ منبعی شنگال و ئێزیدی و دەبەری بادینانە ئێوە چۆن جارێکی تروا دەکەن دەستی تیرۆر نەگاتەوە بە دەستی ئەوان و ئەوان بگەڕێنەوە زێدی خۆیان و شنگالەکان زۆر پێویستیان بە پشتیوانی هێزێکە وەکوە هیمانی کوردستان بێت. تەواو پێشێکی زۆر سپاس بۆ ئەم پێشوازی خۆشحاڵین کە هاتوونەتە مەکۆی بچوونەوەی گۆڕان لە دهۆکی خۆشەویست کە ئێمە پێکەوە لێرەین. ئەمە نیشانەی ئەوەیە کە بەیەکەوە بەهێزترین و پارێزگاری لە یەکڕیزی ئەەکەین ئێمە و بەو یەکڕیزیەوە ئێمە ئەچین بۆ بەغدا بە نوێنەرەکانی هاوپەیمانی کوردستان کە پێکاتوە لە بچوونەوەی گۆڕان و یەکێتی و بەو یەکڕیزیەوە ئەچین بۆ بەغدا تاکو و دیفاع لە مافی ئێزیدیەکان بکەین لە کاگریەکان لە شەبەکان لە مەسیحیەکان لە موسڵمانەکان لە هەموو ئەو کەسانەی کە لە دەستی تێرۆریستی داعشەوە عەزیەتیان پێگەیاندووە. ئەو شەڕە لە بەغاوە ئەکرێ بە یەکڕیزی ئێمە بە یەکڕیزی دەنگەکانمان و بە متمانەی دەنگدەری دهۆکی خۆشەویست. پامی ئێمە بۆ ئەمڕۆ بۆ دهۆکی خۆشەویستەکان ئەوەیە کە لێرەین بەیەکەوەین مێژوویەکی جوانمان هەیە لە دهۆک لە خەباتەوە بیگرە لە هەڵگرسانی شۆڕشی نوێەوە بیگرە لە شەهیدانی کە لە پێناوی ئازادکردنی کوردستانەوە بیگرە ئەمانە هەمووی لە مەفرەزە سەرەتایەکانەوە بیگرە. یەکەم شەهیدمان هەمووی لەم دەبەرە بووە، یەکەم کەناڵی تەلەڤیزیۆنمان لەم دەبەرە بووە. ئەمە ڕێبازی هەواڵ مام جەلال و کاک نەوشیروانی ڕەحمەتی بووە. ئێمە بەم یەکگرتنەوەی یەکێتی و گۆڕان لە چەتری هاوپەیمانی ئەم خەباتە نوێ ئەەکەینەوە بەس بە شێوازێکی مەدەنی لە پێناوی پاراستنی ئازادی بۆ ڕادەربڕین، ئازادی بۆ ڕۆژنامەگەری. زۆر بەداخەوە ئەمڕۆ بیستم دیسان ئەمڕۆ ڕاگەیان کارێکی تر سزا دراوە، حکوم دراوە. ئێمە دژی ئەوەین کە ڕاگەیان کار حکوم بدرێت. زیندان شوێنی ڕاگەیان کار نییە، زیندان شوێنی مجرمە بۆ ڕاگەیان کارێک کە ڕەئی خۆی دەرەبڕێ کە ئێوێ گلەیەک بکات ڕەخنەیەک بگرێ بە هیچ شێوەیەک هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی ڕاگەیان کارێک حەبس بکرێ. ئەمە خراپ بەکارهێنانی قانونە و من بەش بە حاڵی خۆم بە هەموو پێگەکانەوە حکومی حیزبی کەسایەتێکەمەوە دژی ئەوەستم و دژی وەستام و دژیشی ئەوەستم. ئێمە ئەگەر بەهێز بین لایەنە ئازادی خوازەکان بەهێز ناتوانن ڕێگری لەم جۆرە قەدرانە بکەن کە دژی ئازادی ئەکرێ لەم دەبەرە و لە شوێنەکانی تری کوردستانیش. کاک موعەیەد هاتنی ڕێز کاخوبان و ئێرۆ سەرۆکی هاوپەیمانی و لەگەڵیشیدا جوان دێ و باسی یەکتیمیەکە لەگەڵ مەڵبەندی ڕێخستنی دهۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پێکەوە بوونە ئێوە چۆن هەڵدەسەنگێنن پەیامی ئەوە دۆکیان چێ لە هاتنە کاخوبات بۆ دهۆک یعنی پاڵپشتێکە گەلەکە مازنە بۆ لیستە هاوپەیمانی بۆ ئەم هەواڵێنی کە دیپێک بە هەوڵ دەین کاندیدێت خۆ دەربێخین یعنی پەیامێک بە تایبەتە ئەگەر ئەف هاوپەیمانیە بۆ هەولێر و سلێمانی جارێکی ضرورەت بیت بۆ دهۆک 10 جار ضرورەتە چونکی وەزعی دهۆک وەزعێکی تایبەتە. ئەم هەمی زانین دهۆک چ شێواز پێدا ڕێگا برن یعنی ئەم حەستکەین هەمی هەڵسوڕا و هەواڵێن ئیکەتی پێک بە کار بکەین بۆ سەری خستنەوە بێلستی چونکی مادەمێکی گێمێ مای بۆ مانگی تقریبا 10-15 ڕۆژ مێت مای بێت هەمی شانێت خۆ هەمی تااقەتت خۆ بکار بینین بۆ سەری خستنەوە بان کاندیدا و داخوازەمەش خەلکی دهۆکەوە یعنی هەر چاوە بێت بەشداری هەڵبژاردنە بکەن بچن دەنگ بدەن کەس ڕۆژە دەنگدانن نەمین دادخوال ماڵە خوبە کابرا ناڕازیە بلا بچی دەکیت بێت بلا دەنگ بدێ بەس نەمین دادخوالیە یعنی صندوق دەنگدانێ ئالیەتێکە بۆ تعبیرش ڕأی خۆ بکات ناڕازی بوون ماڵ دانیشتن سوودین. ڕقابات عفوا لا ئێستا لە چەند گرنگ تایبەت بۆ لیستی هاوپەیمانیەکی کوردستانی چەند گرنگ ضرورات تایبەت بە زەفەری کوردستانیش بەڕێز وەڵا سپاس وەکو هاوڕێی خۆشەویستم ئاماژەی پێدا بۆ ئەگەر لە هەموو شوێنەکانی تری کوردستان زەرور بێت لێرە زۆر زەرورە بۆیە ئەم هاوپەیمانیەتە بەشێکە لە خەونی هەردوو ڕەوانشاد هەواڵ مام جەلال و کاک نەوشیروانی ڕەحمەتی. ئەمە بەشێکە هەنگاوێکە کە ئیشەڵا دوای ئەم ئینتیخاباتەش بتوانین پەرەی پێ بدەین و گەشەی پێ بدەین لەبەرەوەی کە ئەو ناهاوسەنگی کە ئەمڕۆ هەیە لە سیاست لە هێز لە کوردستان بەم هاوپەیمانیەتە ڕێک ئەخرێتەوە. بەڵام پێویستە خەڵکیش بێنە پیر ئەم هاوپەیمانیەتەوە
پشتیوانی بکەن هاوکاری بن دەنگی پێ بدەن تاکو باشترین نوێنەر بنێرین بۆ بەغدا لەوێ دیفاع لە ماف و داواکاریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەن پارێزگاری لە دەستور بکەن لە یەک پارچەی کوردستان بکەن لە ڕوبەڕووی ئەو هەموو غەدرانە ببنەوە کە لە هەرێمی کوردستانێکرێت لە بەخاوە موچەیەکی شایستە دابین بکەن بودجەیەکی شایستە دابین بکەن خزمەتگوزاری باشتر بگێنن بۆ هەرێمی کوردستان و بۆ بادینان و ئەو کاتەش ئەبێتە مای گەڕانەوەی سەقامگیری بۆ ئەم دەبەرە دڵنیا بن لە پارێزگای دۆک هەواڵانی یەکێتی وزنەوەی گۆڕان لە هەموو شوێنەکانی تر حکومترن بۆ ئەوەی جێبەجێ بکەنەوە هاوپەیمانیت کە چەندین ساڵە داواکاری سەرەکی کادرانی ئێمە وزنەوەی گۆڕان و دڵنیاش بن سەرکەوتنی گەورە بەدەستێنین لیستی هاوپەیمانی کوردستان و بەیەکەوە بەهێزتر دەبین لە بادنە. زۆر